دادەجیان زۆر بە حەزەر بە هەموو جارێکیش ئەمە بە کچانەڵێمەوە بە ژنان بە گشتی حبی پیا و دەربڕینی خۆشەویستی و ئەو غەزەلانەی خوێنێتەوە هینالی و حەریقی بۆ هێناوی کردێتی بە نەغمە و بۆ دەڵێتەوە بەخوا قەسەم کردە کردی کەڵەشێرە تا دێ بندەستی باوەڕی پێمەکە دادەجیان عەزیزی من ئەم پیاوە ئەگەر ڕاستەکە تۆی خۆشویستووە تەواو من پێم وایە جارە بۆ جنس تۆی ویستووە نەک بۆ خۆشەویستی لە هەزار پیا باوەڕم بە خۆشەویستی یەکێکیان نییە خۆشم کەوتومەتە و خۆشەویستیانەوە کە کچێکم خۆشویست بێ و پڕ بە دڵ حەزم لێ کرد بێ و بەڵام دیسان غەریزە جنسەکەی تێکەڵە بێتەوە پیا و ئیندرۆجینی مەسئولی جنسە لە ژنیشە ئەم ئیندرۆجینە هەیە هۆرمۆنە بەڵام لە ژنە ئەوەندە ناڕژێ بە قەدەڕەوەندەی لە پیاوەڕژێ پیا و بیری لای جنسە یەکەم شت مەوە دەو ڕەحمەکە کە خوای گەورە باسی کردو ئەوە دوای گواستنەوە دوای ماڵ دروستکردن دروستە